لندن، مانچستر، بەرمنگهام بە سەدان هەزار کەس لە میانەی پشووی هەفتەدا ڕژانە سەر شەقامەکان لە بەریتانیا بۆ ناڕزایی دەربڕین بەرامبەر بڕیاری ڕاگررتنی کارەکانی پەرلەمان لەلایەن حکوومەتەوە کە لە ماوەی هەفتەیەکدا کاری پێدەکرێت. پێم وایە زۆر مەترسیدارە بوو بەریتانیا. ئەم خۆپشاندانانە هاتووە بەر لە هەفتەیەکی پڕگرفت بۆ هاتنە دەرەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا. لەلایەکەوە حکوومەت پابەندە بە هاتنە دەرەوە لە یەکێتی ئەوروپا لە سویەتی مانیدەوە و سابەڕێکەوتن و یا بێڕێکەوتن بێت لە بەرامبەر ڕوبەڕووبنەوەی نەیارەکان کە پێیان وایە هاتنە دەرەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا بێڕێکەوتن کارەسات دەبێت. کۆمەڵێک لە ئەندامانی پەرلەمان لە تێکڕای پارتەکانەوە کە بریتین لە کۆنە پارێزە باڵاکان هەوڵ دەدەن دەست بەسەر پارلەماندا بگرن و بڕیار دەربکەن کەوەکی تر دەبێت بە هەردوو پارلەمان و ئەنجومەنی لۆردەکانەوە ڕەت ببێت بۆ بڕیاردان لەسەر هاتنە دەرەوەی بریتانیا لە یەکێتی ئەوروپا بەبێ ڕێکەوتن. بەڵام ئەوان دووچاری بەڕەنگاریەکی گەورە دەبنەوە. دەبێت ئەم هاوپەیمانە نوێ پێکەوە بهێڵنەوە کە هاوپەیمانێکی زۆر سەیرە لە کەسانی چەپڕە و توندڕەوەکانی حیزبی کار و ژمارەیەک لە میانڕەوانی حیزبی کۆنەپارێز پێکاتوە. بۆریس جۆنسنی سەرۆکوەزیری بەریتانیا دەڵێت بلۆکردنی هاتنە دەرەوەی بەریتانیا لە دەست یەکێتی ئەوروپادایە. ئەگەر پێیان وابێت دەتوانن هاتنە دەرەوەی بریتانیا بڵۆک بکەن ئەوە ئەو ڕێکەوتنەمان نادەنێ کە خواستمانە. هەر بۆیە نیگەرانم لەوەی ئەو شتانەی لە پارلەمان ڕوودەدات پێگەی بریتانیا بۆ دانوستاندن کەم دەکاتەوە، بەڵام ئێمە بەردەوام دەبین و جێبەجێ دەکەین. جانسن هوشیاری داوە بە پەرلەمانتارانی کۆنەپارێزی پارتیەکەی کەوا دەنگدان بۆ بلۆکردنی هاتنە دەرەوە لە یەکێتی ئەوروپا بەبێ ڕێکەوتن هەڵبژاردنەکانی داهاتوو هەڵدەوە شوێنێتەوە. ئەوەش مەسەلەیەکە کە ڕەنگە بەم زوانە ڕوو بدات گەر ئۆپۆزیسیۆن دەنگی بێمتمانەیی بدەن بە حکوومەت. تەنها پێویستی بە چەند پەرلەمانتارێکی کۆنەپارێز هەیە ئەو بڕیارە بدەن بۆ شکستێنان بە حکوومەت، بەڵام لە ڕاستیدا ئەو شتێکی چاوەڕوان نەکراوە پەرلەمانتارانی کۆنەپارێز دژ بە حکوومەتەکەیان دەنگ بدەن. هاوکات چەند دۆسیەک لە دادگا دژ بە حکوومەت تۆمار کراوە لە هەوڵێکدا بۆ هەڵوەشاندنەوەی ڕاگررتنی کارەکانی پەرلەمان کە لەم هەفتەیەدا بڕیاری لەسەر دەدرێت. ئەوەش مەترسی ئەوەی هێناوەتە گۆڕێ شازادە ئەلیزابێت تێوەگلێنن بە ململانی هاتنە دەرەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا بە حکمی ئەوەی سەرۆکی فەرمی وڵاتەکەیە کە ئەو ڕێگەی داوا بە کاراکردنی پەرلەمان. ئیدی هەر لە کۆشکی پاگنهام بۆ دادگاکان بۆ ویستمینستەر دیموکراسی بەریتانیا لەسەر دێواری ڕوخاندن لە تاقیکردنەوەدایە. ڕۆژانی داهاتوش زۆر گرنگن بۆ بڕیاردان لەسەر ئەوەی کێ بە سەرکەوتووی دەردەچێت لەم ململانەی هاتنە دەرەوەی بەریتانیا.